خوێندنی دکتۆرا لە وڵاتی چین بە شێوازێکە. هەر کەسێک کاتێک بە کاژۆست تەواوەکە یاخود ماستەر تەواوەکە ئەکرێت دوای ئەوە بیرکردنەوەی ئەوەی هەبێ کە بێ لە دەروی وڵات بەتایبەت لە وڵاتێکی وەکو چین دەستکات بە خوێندنی دکتۆرا. جا لێرە باسیەوە ئەکەین کە تۆ چۆن ئەتوانی دکتۆرا لە وڵاتی چین بەدەست بهێنی. هیچ شتێک مەحاڵ نییە، شتەکە زۆر بە قورسی وەرمەگرن، بەڵام ئەبێ پلانێکی باشت هەبێ بۆی کە تۆ خوێندنێکی 4 ساڵیت لە بەردەستە، 3 بۆ 5 ساڵیت لە بەردەستە، ئەبێت تۆ بێ پلانێکی باشی بۆ داڕێژی و ئەو کات شتەکە ئاسانە بێ بۆت. کاتێک تۆ ماسەرەکە تەواوەکەی عادەتەن باگراوندێکی خوێندنت هەیە، باگراوندێکی ئەکادیمیت هەیە، ئیتر دوایەوە حەزەکەی درێژە بە خوێندنەکەت بدەیت بە هەر ئامانجێک کە لە ژیان تا هەیە. جا ئەبێ تۆ دەی گەڕانێکەکەی بۆ زانکۆیانەی کە لە وڵاتی چین هەیە کە زانکۆی زۆر باشی تیا هەیە. گرنگترین شەدەوەیە بۆ دکتۆرا، یعنی زۆر جار زانکۆ قەرار نادا، پرۆفیسۆرەکان قەرارەدەن، لەبەرەوە بێ سوپەرڤایزەرێکی باش بۆ خۆت بدۆزیتەوە پێشوەختە ئەگەڕی لە لیستی زانکۆکانە زانکۆیەک بۆ خۆت دیاریەکەی دوایەوە چیتە وێبسایتی سەرەکی زانکۆکەوە بە دوای ناوی مامۆساکانە ئەگەڕی پرۆفیسۆرەکانە، سۆشی پرۆفیسۆرەکان ئەم کەسانە دیاریەکەی لە مەجای خۆتە، چ کەسێک لە تۆ نزیکە ئیمێڵی بۆ ئەنێری، ئیتر بێ کڵێشەیەکی زۆر باشدا ڕێژی بۆ شێوازی ئیمێڵ ناردنەکەت و لەگەڵ یاستەدی پلانی خۆتەنێری، شەهادەکانی خۆتەنێری، سیڤی خۆتەنێری بۆ مامۆستایە. لە سەدی پلانەکە ئەبێ بە تەواوەتی ئامانجی خۆ دیاری بکەی بۆچی ئەتوێ ئەم دکتۆرایە بخوێنی و لە هەمووی گرنگتر مەجای خوێندنەکەت، مەجای نووسینی بەحسەکەت، ناونیشانی بەحسەکەت چ شتێکە بێ. یعنی ئەمە زۆر گرنگە و یەک شتیش هەیە، یعنی لە وڵاتی چین خوێندن لێرە بۆ دکتۆرا ساڵی یەکەمی تۆ تەنها کلاسە خوێنی، باشە تەنها کۆمەڵێک کۆرست بۆ دیاری کراوە کە تۆ چۆن بۆ نمونە بەحسەکەی، چۆن شێوازی مێتۆدۆلۆجی ئەو شێوازانەی کە داتای پێ کۆکرێتەوە، داتای پێ چۆنەڵێ شیکارەکرێ، ئەم کۆرسانە ئەخوێنی. و لەگەڵ یا خوێندن لە وڵاتی چین کۆرسی زمانی چینیژە خوێنی لەگەڵیا، بەڵام تۆ عادەتەن خوێندنت هەر بە ئینگلیزیە و تەنها بۆیە کە ژیانی ڕۆژانی خۆداستان بێ کۆرسێکی زمانی چینیشت پێ ئەڵێنەوە. جا ساڵی یەکەم بۆ کۆرسەکانە، بەڵام لە ساڵی دووەم و سێم و چوارەمەوە تایبەت بێ بە نووسینی بەحسەکەت. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئەمێ بە ئێوە بڵێم کە ڕاستی من خۆم کەوتمە ئەم هەڵەیەوە لە بەرەوەی ڕاوێژم بە کەسانی پسپۆر یاخود کەسانێک نەکرد کە ئەزمونیان هەیە. لە ساڵی دووەمە هەرکە لەگەڵ دەستپێکردنی ساڵی دووەمە عادەتەن بەپێی سیاسەتی زانکۆکە، بەڵام زۆرینیان داوای ئەوە لێکن کە تۆ وەرە ئامانجت چییە، یعنی ئەتوێت لە چ مەجالێکە بخوێنی، کێشە ئەتوێت چ کێشەیەک حەلکەی لە ڕێگەی ئەم بەحسەتەوە. جا لەبەرەوە باشترین حەل ئەوەیە کە پرۆپۆزڵێکی زۆر باش بنووسی، پلانێکی زۆر باش بنووسی، کاتەگەینی ئەوی بۆ ئەو مامۆستایە بۆی هەم قەنەعاتی پێ بکەی، هەم قوبوڵەکەتی پێوەرگری و هەم دواییش ئەو کۆرسانەی کە لە ساڵ یەکەمای خوێنی بتوانانی ئیسفادەیان لێ بکەی بۆی کە ئەو بەحسەی کە ئەتەوێت یا ئیش بکەی و بنووسی لەوانەیە بەکاری بهێنی ئەو کۆرسانە وەکو ئامڕازێک بەکاربێنی بۆ بەحسەکەت. جا لە ساڵی دووەمە تۆ عادەتەن دیفێنس هەیە بۆی کە پرۆپۆزڵەکەت وەرە ناونیشانی بەحسەکەت چییە، ئەمە چییە، ئەوە چییە، وەلحاصڵ ئەبێ پلانێکی زۆر باشت هەبێ، ئەبێ پێشوەختە خۆت پڕچەک کردبێ، چونکە یعنی لە وڵاتی چین خوێندنەکان زۆربەی جار بە سکۆڵەرشیپە، لەبەرەوە خوێندنەکەت بێ بەرامبەرە، یعنی ئەو کات زەختێک دەکەوێتە سەر ئەگەر تۆ ئامادەکاری باشنەکەی ئەکرێ، یعنی سکۆڵەرشیپەکەت لێ وەرگرنەوە، یەک دوو جار ئاگادارکردنەوە ئەکەن، ئەگەر تۆ بەپێی پلانی ئەوان نەڕۆشتی لەو حاڵەتەیە ئەکرێ ئەوە تووشی مشکلت بکە و جا خوێندنی دکتۆرا بەم شێوازەیە ئامادەکارێکی باشی ئەوێ و وەرگرتنی دکتۆرا لێرە لە وڵاتی چین زۆر ئەستەم نییە و یعنی خوێندکاری وای لێیە، یعنی فڕی بە خوێندنەوە نییە، فڕی بە زمانی ئینگلیزیەوە نییە، هاتووە لێرە ئەخوێنێ، بەڵام ڕانکی زانکۆکان زۆر باشە، یعنی ئەتوانم بڵێم شەڕی و شیتاڵی تەلەبەکە دەرەکەن و ئەیکەن بە تەلەبێکی زۆر جدی. و لێرە لە وڵاتی چین یعنی ئەمە لێرە من لابەکەم لێرەیە ئۆفیستە دەنێ، باشە تاقیگەتە دەنێم کە تۆ ماوەی ئەو 4 ساڵە توانی هەموو ڕۆژێک بەپی کاتی خۆت بەپی ڕێکوتن لەگەڵ سوپەرڤایزەرەکەت
بڕۆی لەبێ ئیش لەسەر پرۆژەکەی خۆت بکەی و ئیش لەسەر بەحسەکەی خۆت بکەی. ئەوەی کە زۆر گرنگە لە بابەتی دکتۆرایە عیلاقە لەگەڵ پرۆفیسۆرەکەت لەگەڵ سوپەرڤایزەرەکەت ئەمە زۆر گرنگە. عنی ئەگەر تۆ عیلاقەیەکی باشت هەبێ لەگەڵ سوپەرڤایزەرەکەت زانکۆی عیلاقینە بەسەرتەوە و یعنی تۆ تەنها چۆنەڵی هەماهەنگیەکت لەگەڵ مامۆستاکەی خۆتە هەبێ بەدەم تێبینیەکانی ئەو بڕۆی ئەو ئەکرێ هاوکاریشت بکە و بۆ نمونە زۆر زەختت لەسەر دروست نەبێ و چۆنەڵی بەنەرمی ئیشەکانی خۆت بکەیت. جا لەبەرەوە زۆر تەرکیزکەنەوەی سەر ئەوەی کە کاتێک دەزەکەی بە خوێندنی دکتۆرا سوپەرڤایزەرێکی باش هەڵبژێری و عیلاقاتی خۆت لەگەڵ یا بەرەو پێشەوە بەری ئەو کات دکتۆراکەت باوەڕ کە زۆر ئاسانە بێ و هیوادارم هەر کەسێک ئەم ڤیددیۆ ئەبینێن هاوڕەکانی خۆشی ئاگادار بکاتەوە ئەم ڤیددیۆیانە شەرکە لەگەڵیا بۆی کە هەمومان بتوانین بەیەکەوە کارێک بکەین کە ئەو کوردانەی کە ئەڕۆن بەرەو ئەوروپا و لەو ڕێی دەرەوەیاتیاچن یعنی با کارێک بکەین بێن لە وڵاتی چین ئەم هەموو دەرفەتە هەیە دەرفەتی ژیان هەیە دەرفەتی یعنی وڵاتێکی زۆر سەلامەتە ئیتر بۆچی ئێمە بڕۆین بۆ شوێنێک کە بزانین لەو ڕێگایەتیە چین بزانین یعنی مستەقبەلی خۆت ئەسڵان هەردیار نەبێت ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەی بەڵام تۆ لێرە لە وڵاتی چین دەرفەتی خوێندت بۆ دیاری کراوە و ئیشت دەستەکەوی و یعنی ژیانێکی خۆش و ئیتر لە جێوێکی ئاوایە لەوە زیاتر چیمانەوێ والحاصل بینێرە بۆ هاوڕەکانت بە هەمومان بێکەوە سوودگەین بە میلەتەکەمان.